ساڵتان لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق دوێنێ لە سەرتاسەری عێراق و لە هەرێمی کوردستان بەڕێوە چوو. لەو چوارچێوێژدا دەنگدانی تایبەت پرۆسەی دەنگدانی تایبەت دوێنێ لە تەواوی شار و شارۆچکەکان و پارێزگاکانی عێراق بەڕێوە چوو. لە هەرێمی کوردستان ئەوەی جێگەی سەرنج بوون ئاماری بەرایی بەخشێک لە بنکەکانی دەنگدانی تایبەت بوو کە بەشێکی زۆر لەو دەنگە تایبەتانی کە لە هەرێمی کوردستان بوون بایکۆتی هەڵبژاردنەکەیان کرد یا خود وەکو دەنگی پوچەڵ و سپی ئەژمارکران بە جۆرێک کە ڕێژەکە لە نێوان ئێستا و هەڵبژاردننی پێشوو بە نزیکی لە 18 زیادی کردو. ئاخۆ هیچ پەیامێکی سیاسی لە پشت ئەم دەنگە پوچەڵانەوە هەیە. ئەو پەیامە سیاسی ئەگەر هەیە چییە کامەیە؟ هێز و لایەنە سیاسیە کوردستانیەکان تا چەند بە گرنگیەوە تەماشای ئەو پەیامە دەکەن کە لە پشت دەنگە پوچەڵەکانەوە هەیە. بۆ گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە میوانداری بەڕێز دکتۆر ڕەعەت ڕەفعەتمان کردووە، چاودێری سیاسی و مامۆستای زانکۆ کە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت تا میوانەکەم ئامادە دەبێت. ئەمە ئاماژە بە ئەوە بکەم کە ئەوەی جێگەی سەرنجی بەشێک لە چاودێرانی سیاسی و تەنانەت هاوڵاتیانیش بوو ڕێژەی دەنگی سپی و پوچەڵ بوو لە پرۆسەکەدا. من دەمەوێت گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر ڕەعەت ڕەفعەت چاودێری سیاسی و مامۆستای زانکۆ بکەم کە وەک پێشتر وتم بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. سڵاوت لەبێ کاک دکتۆر، ئەم کاتت باش. دەمەوێت بزانم چێن ئەو کەسانەی کە دەنگی پوچەڵیان لە دەنگدانی تایبەت هەبووە یاخود بایکۆتی پرۆسەکەیان کردووە. سڵاوی خوا گەورە لە بەڕێز هەروەها لە بنیێران شارپرێز بی. خۆی بەڕاستی ئەو هەڵمەتی بایکۆتکردن ئەگەر چی ڕێکخراوێژ نەبوو بەڵام تا ڕادەیەک توانی جێپەنجەی دیار بێت و بتوانی کاریگەری هەبێت لەسەر هەست و نەست و هەروەها ئیرادە و هەڵوێستی هاوڵاتیان. خۆی ئەوە باگرااوندێکی مێژووی بەپلانی هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سەردەمەکانی تەنان لە سەردەمی ڕژێمی حیزبی بەعسەوە هەڵبژاردن هەر هەبووە. هەڵبژاردنەکان ئەو نەتیجانە بۆکەوە دایمەن سیستەم و نیزامەکانی حیزبی بەعس ویستێتی و دەرەنجامەکەی بۆ شێوازە بۆکەوە خۆی ویستێتی تەنها ئەگەر گۆڕانکاری لە چەند کاندیدێک لە چەند کەسێک لە چەند خەڵکێک کرابێت، ئەگەرنا کۆی پرۆسەکە بە سیستەمی حیزبی بەعس بەڕێوە چووە. دواتر لە دوای سقوط و هەروەها کەوتنی نیزامی حیزبی بەعس ئەوە بوو دەتوانین بڵین تا ڕادێشی باش هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و بە چاودێری و بە ئیشرافی نەتەوەی گرتوەکان کرا لە عێراق. ئەو هەڵبژاردن توانین بڵین تاکە هەڵبژاردن و تاقانەی هەڵبژاردنەکان بۆکەوە تا ڕادێشی زۆر با پرۆفشناڵی و بەبێ دەستێوەردانی حیزبە سیاسیەکان دەوڵەتان بەڕێوە چوو. ئەو تا ڕادەیەک نەتیجەیەکی باشی هەبوو، ڕۆڵێکی ئەکتیڤ بەرچاوی هەبوو پەرلەمانی عێراقی لە 2005 تقریبا 2009 ڕۆڵشی بەرچاوی هەبوو لە چاودێریکردن لە تەشیعدانان لە بەرپرسارەتی ئەو بەرپرسارەتیەوە هەیەی لە داڕشتنەوەی بودجە و تەزدیقکردنی بودجە و هەروەها محاسەبەکردنی بەرپرسان. بەڵام دواتر بەرەبەرە دەتوانین بڵین دەستێوەردانی حیزبی و ڕۆلی چاودێری نێودەوڵەتی و نەتەوەی گرتوەکان و ئەمریکاوانە تا ڕادێشی زۆر بەرکز کز و لاواز بوو تا ڕادێش وای لاتکەوە لە 2010 دەتوانین بڵین گەیشتە ڕادی ئەوەیەکەوە ساختەکاری بە سیستەماتیک و بە جملە بکرێت. ئەو بوو تەنان خەڵکی ئەو خەڵکانی کەوا لە ناو خودی کۆمیسیۆن باوەڕیان بەو نەتیجە و دەرەنجامان نەبووکەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند کەوا نەتەوەی گرتوەکان و ئەمریکا و وڵاتە زلهێزەکان و ئیقلیمەکانیش ڕۆڵی بەرچاویان هەبوو لە بەڕاستی لە فریودان و خەڵقۆتاندی خەڵکو و پێدانی شەرعیەت بەو هەڵبژاردنێکەوە لە 2010 ئەنجام درا. بێزگەلەوەی کەوا لە کوردستان لە 92 دەتوانین بڵین ڕۆژ بە ڕۆژ پرۆسی هەڵبژاردن دەستێوەردانی حیزبی هێزی چەکداری هەروەها ڕۆڵی عەشایر و ڕۆلی بنەماڵەکانی سیاسی ڕۆڵی بەرچاویان هەبووە لە بێ ئەرزشکردنی هەڵبژاردن و وا تێگەیانی کەوا خەڵک ناتوانرێت لە ڕێگە هەڵبژاردن گۆڕانکاری بکرێت. تا ڕادەیەک لەوەش سەرکەوتوو بوونە حیزبە سیاسی بەڕادەستەکانی هەرێمی کوردستان توانیان خەڵک بێهیوا و بێئومێدکەن لە گۆڕانکاری ڕاستەقینە لە ڕێی هەڵبژاردن و پەرلەمان و دەنگدانەوە. زۆر باشە. وەک جەنابیشت دەزانیت بەشی هەرە زۆری
ئەو دەنگانەی کە لە چوارچەوەی دەنگی تایبەت هەژمار دەکرێن هەم لەسەر ئاستی عێراق هەم بە تایبەتتر لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە دەنگی تاڕادەیەکی زۆر حیزبی و هێز و لایەنە سیاسی باڵا دەستەکان هەژمار دەکرێن. لە هەڵبژاردنەکانی پێشوو پوچەڵکردنەوەی دەنگ تا ڕادەیەک زۆر کەمتر بوو بەراورد بەم هەڵبژاردنە. لە کاتێکدا ئەم دەنگانە زۆرینەی هەرە زۆریان دەنگی حیزبی و تایبەتن بۆ حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم، ڕێژەی پوچەڵکردنەوەی دەنگ زۆر زیاتر بووە. پێتان وایە هۆکاری ئەمە چییە؟ خۆی بەڕاستی دەتوانین بڵێن ینی ئەوە شەڕکەوتنە ناو ماڵی حیزبە سیاسی باڵادەستەکانی هەرێمی کوردستانە بە زۆرێک ئەوەی کەوا بە پێی دەنازێن و خۆیان پێ بەهێز کردو و ڕۆلی گرنجیان هەیە لە هێز چەکداریەکانی هەرێمی کوردستان، چکە نابێ ئێمە لەبیر بکەین ئەو هێز چەکدارانی چ ئاسایشە چ زێرەبانیە چ هێزی پێشمەرگەیە ئەمانە هەموو لە ڕێی تەزکیە حیزبی هاتونە، یان ئەوەی لە ڕێگەی یەکێتی هاتیە لە ڕێگەی پارتی هاتیە، کەواتە هەرچی هێزی چەکداری هەرێمی کوردستانە لە ڕێی یەک لەو دوو حیزبانە هاتوونە. ئێستا وای لێ هاتووەکەوە لە سەتا دەتوانین بڵین لە سەتا هەفتای زیاتر خەڵک بەشدار وەڵام لە ستاسی بایکۆتی کردبوو لە هەڵبژاردننی تایبەت لە دەنگدانی تایبەت ئەوە دیلارەتش زۆر زۆر گەورە و قوڵی هەیە بۆ حیزبە سیاسی دەسەڵاتدارەکان بۆ یەکەوە تەنانەت ئەو هێزە چەکدارانکەوە پشتگیریان دەکەن و ئەو هێزە چەکداران کە بەی خۆیانیان دەزانن ئەوان نەچونەتە هەڵبژاردن و دەنجیان پێ نەداون، تەنانەت دەنجیان بە هیچ دایەک نەدا و ئامادە نەبوونە مۆری لە پەنجەکانیشان بدەن و کەوا ئەوان فشارێکی زۆر ڕاستە و خۆشیان لەسەر لەبەرەوەی لیستی موچەی هەموو هێزی پێشمەرگە و چەکدارەکان و ئاسایش و زێرەبانی لەژێر دەست و هەژمۆنی ئەو دوو حیزبی دەسەڵاتدارە لەگەڵ ئەوەشدا ئەوانە ڕەتیان کردوێتەوە بچن. دوو کاتێک چوشن لە ستا بیستی هەبەشداربووان بە ڕەش ینی دەتوانین بڵێن بە کوسەڵکردنەوە لیستەکەیان ئەوە کردووە یان پڕ کردوێتەوە، کەواتە ئەوەش دیلایەتەکی زۆر قوڵیەکەوە ئەوەی بە زۆریش چووە لە ترسیش چووە لەژێر فشاریش چووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەڵوێستیەکی هەبووەکەوە وای کردوەکەوە حیزبەکانی دەسەڵاتداران دڵیان پێ خۆش نەبی. لەگەڵ ئەوە زەربەی سێم دەتوانین بڵین لە حیزبەکانی دەسەڵاتیاندا ئەوەی کەوا نەچووە و ئەوەی کەوا بە پوچەڵش پڕی کردەوە کۆمەڵش ترەوە بووە دەنجشی دا بەڵام دەنگکەی بە دەسەڵات نەداوە. دەتوانین ئەگەر کۆی بکەینەوە کۆی دەنگەکانی دەرەوەی دەسەڵات زۆر زیاترە لە کۆی دەنگەکانی دەسەڵات، بۆیە ئەوەش دیلارەتێک و ڕەمزیەتێکی زۆر قوڵی هەیە بۆی کەوا تەواو بێ هیوای مێدی لە هەردوو حیزبی دەسەڵات تەنیوە لە گشت خەڵکی کوردستان بە تایبەتی چەکدارەکان کەوا بۆ ماوەی چەندین ساڵە فشاریان دەخرێتە سەر و بژێویان ناخۆش دەکرێت و بە هیچ شوێک تەنان وەکو ئەندامێکی حەشی شەعبیش مامەڵەیان لەگەڵ ناکرێت و مافەکانی ئەندابین ناکرێت. زۆر باش هەموو بەڕاستی هێزە دەسەڵاتدارەکانی هەرێم ترسی زۆرتریان لە دەنگە تایبەتەکان هەیە وەک لەوەی کە لە دەنگی گشتی هەبێت لە کاتێکە دیارەکە دەنگە گشتیەکان ڕێژیان زۆر زیاترە لە دەنگی تایبەت. خۆی ڕەمزیەتێکی هەیە لەبەرەوەی وەکو باسم کرد ئەو حیزبە ئەو هێز چەکدارانە ئەو دەنگدانی تایبەت ئەوانە دەتوانین بڵێن خەڵکانێکی پوختەکراوی هەردوو حیزبی دەسەڵاتن، لەبەرەوەی کەسێک ناتوانێت بێتە ئاسایش یان بێتە پێشمەرگیان بێتە زێرەبانی یان بێتە دژە تیرۆر ئەوەی کەوال بە فلتەری یەک لەو دوو حیزبی دەسەڵاتدا نەڕوە، کەواتە تەنانەت دەستگا ئەمنیەکانی حیزبەکانی دەسەڵات تەزکیەیان کردووە دەبێ ئەوە بە تەواوی لە ستا سەتیش نەوێت لە بەڵام لە ستا 95 پشتگیری و پشتیوانی هەریەک لە حیزبەکانی دەسەڵاتدا بێت. کاتێک نەتیجەکانی بەو شێوەز دەرەچێت بۆیە حیزبەکانی دەسەڵات زۆر زۆر توششۆک دەبن، هەروەها ئەوە ڕنگدانەوەیشی ڕاستەوخۆی دەبێت لە دەنگدانی گشتی لەبەرەوەی خەڵکانێکەوە لیستی موچیان لە لای هەردوو حیزبی دەسەڵاتدا بێت، ڕوتبە و بەرزکردنەوە و پلە بەرزکردنەوە لە لای حیزبی دەسەڵاتدا بێت، هەروەها سزادان و پاداشیان لە حیزبی دەسەڵاتدا بێت جوێڕایانیان نەبێت. نمونەیەک بۆ پوچەڵکردنەوەی دەنگ لە ناو دەنگدانی گشتی وەری بگرین؟ بەڵێ ویستم ئەوە بزانم ئەم نمونەیە کە ئێستا هەیە هەرچەند ئەنجامەکان بەرایین و لە چەند بنکەیەکی دەنگدانە، بەڵام دەکرێت ئەمە دەنگی پوچەڵی ئەم چەند بنکەیە وەک نمونەیەک بۆ پوچەڵکردنەوەی دەنگ لە ناو دەنگدانی گشتی وەری بگرین. پێتان وایە ئەمە دەکرێت وێنەکە لە دەنگدانی گشتی فراوانتر و گەورەتر بکرێت؟ دەکرێت ئەوە نمونەیەکی گەورەتر بێت لەبەرەوەی باسم کرد لەژێر فشار ئەو نەچونێت دەنگدان ئەوەیە
دوو لەژێر فشارێکی بەرفراوانش بوونەکەەوە چاودێری دەکرێن لەگەڵ ئەوەدا پوتسەڵیان پێشکەش کردووە. چارەشتریشان لەسەر بووکەوە دەنگ بە حیزبەکانیان دەنگ بە حیزبەکانی خۆیان نەداوە دەنجیان بۆ حیزبی ئۆپۆزیسیۆن و خەڵک سەر بە خۆیاندا. کەواتە ئەوانە ئەگەر ڕاستێکەوە پەیوەکان دەسەڵاتیان دەستگا ئەمنیەکان کەواتە ئەوان تەڕادێک زۆر ئازادترن و ئازاتریشن دەتوانین بڵێن ڕێژەی بایکۆت زۆر زیاتر دەکات لە دەنگانی گشتی، دووش ڕێژەی پوچەڵکردنەوە زۆر زیاد دەکات، سێژ دەنگەکانی حیزبی دەسەڵات لەناو دەنگانی گشتی تەڕادێکی زۆر کەمتر لە چاو دەنگانی تایبەت دەبێت. ئەوە ئەو خوێندنەوانەمان بۆیان دەبێت. پێتان وایە هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەت هەرسێ هێزی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم هەڵوێستەی بەشێک لە هێزە ئەمنیەکان دەکەن، چ کاریگەریەکی لەسەر هێزە سیاسیەکان دەبێت؟ نەوە دەکەن بۆ هێزە تایبەتەکان دەنگدەری تایبەت، بەڵام لە ئەنجامدا هیچیان پێ ناکرێت لەبەرەوە پرۆسەیەکی نهێنی سەر بەخۆیان ناتوانن دەنگەکان ئاشکراکەن. ئەو خەڵکانێکەوە دەنجیشیان نەداویان پوچەڵیان کردوتۆیان دەنجیان بە دژە دەسەڵات داوە، ئەوانە بۆیان هەیە هەر لە ناو خەڵک لەوانەیە هەر لە کۆبنەوە ئاشکراکانیان بڵێ من دەنگمان بە فڵان حیزبی دەسەڵات داوە، بەڵام لەژێرەوە دەنجیان بە خەڵکشتر دابێت. کەواتە ناتوانن هیچ بە هیچ شوێک مامەڵەیەکی نەرێنیان بکەن و بتوانن سزایان بدەن. بەڵام ئەوەی گرنگە من پێم وایەکەوە هەڵبژاردن و یان بایکۆتکردن دەبێت پرۆسەیەکی سیاسی بەرفراوانی پرۆژەیەکی سیاسی بێت. ئەوە نەبیکەوە ئێمە وەکو ڕەتفعلێک و وەکو هەڵوێستێک وەکو جۆرە لە تووڕەی بوون و زیزبوونێک بەرامبەر حیزبەکانی دەسەڵات بایکۆت بکەین. وێ بەڕاستی من لەو باڕدانکە ڕێژەی بایکۆت وایە زۆر دەبێت، بەڵام کاریگەریەکەی کەمتر دەبێت لەبەرەوەی یەک جهتێکی دیاریکرا و خۆی نەکردوتە خاوەن بایکۆت، ینی پرۆسەی بایکۆت. دوو پرۆسەیەکی سیاسی نییە، نەتوانراوەکەوە لە دوای بایکۆت پرۆژەی سیاسیمان چی هەیە. بۆیە ئەو کەسانێکەوە تەنها ڕەتفعلێکە، تەنها خۆخاڵیکردنەوە لە ڕق و چینەی بەرامبەر هەردوو حیزبی دەسەڵاتدارە، ئەگەر نا بایکۆتکردن خۆی دەبی وەکو پرۆژێکی سیاسی سیر بکرێت، بەرفراوان بیت، بەردەوام بیت، بۆی بتوانین کاریگەری ڕاستەوخۆی هەبێت. بەڕاستی ئەوەی تێبینیم کردێکەوە لە هەرێمی کوردستان تەنان لە عێراقیش تاڕادێک، بەڵام هەرێمی کوردستان زۆر بەزەقی دیارە، یعنی گۆڕانکاری کەم وایە لە ڕێی پەرلەمان و دەنگدان و هەڵبژاردن کرابێت، بەڵکو ئەوەی کراوە گۆڕانکار ڕاستەقی نەکراوەکەوە لەژێر فشاری جەماوەر و شەقام بووە، دواتر پەرلەمان شەرعەتی بە ئەو فشاراندا و توانێتی بەرهەمەکانی بخوا. بۆیە گرنگەکەوە شەقام فشاری خۆی بکات و پەرلەمانش بتوانین بەرهەمەکەی بخوات و بتوانین بیکات ئەو فشارانە بە شێوەیەکی یاسایی داڕژێت و بێتە بڕیار و فەرمان لە حکوومەتەوە جێبەجێ بکرێت. زەڕوور و زۆر گرنگەکەەوە فشاری شەقام بزانم کە ڕێژەکە ئەم جارە بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشووتر هەڵبەت مەبەستم ڕێژەی پوچەڵکردنەوەی دەنگەکانە لە دەنگدانی تایبەت لە ناوچەی هەولێر و بادینان زۆر جیاوازترە لە هەڵبژاردنەکانی پێشووتر و زۆرتریشە وەک لە سلێمانی و ناوچەکانی تر. ئەمە هیچ پەیامێکی سیاسی لە پشتەوەیە چۆن دەتوانین ئەمە بخوێنینەوە؟ خۆی وەڵاهی دەتوانین بڵێن دوو پەیامی هەیە، پەیامێک بۆ حیزبەکانی دەسەڵات، پەیامێکی بۆ حیزبەکانی ئۆپۆزیسیۆن. پەیامیان بۆ حیزبی دەسەڵات کەوە ئێمە چیتر باوەڕتان بە بەڵێن و گفت و هەروەها ڕەشەکانیشتان ناکەین، ئێمە ناڕازینە و ناڕازەی بین و خۆشمان بۆ دەردەبرینکەوە یەک یان بایکۆت دەکەین، دوو ئەگەر برچین دەنگەکانمان پوچەڵ دەکەین. بە تایبەتی ئێستا کێشەیەکی ناخۆی لە ناو یەکێتی هەیە، ئەوەش تەماشا دەکەین زۆر جاران ڕەنجی داوەتەوە لە ڕێژەی دەنگدەر یان هەروەها لە هەڵوێستی دەنگدەری یەکێتیش وای کردوەکەوە تەنانەت بەرامبەر ئەو کاندیدەکانی ڕاستەوخۆی حیزبەکەی خۆشی دەنجی پێنەدات و بە شێوەیەش ئاماژەیەک یان ڕەمزێک بنووسیان ناوێک بنووسێکەوە ناڕازیە لە کێشە ناخۆیەکانی یەکێتی. ئەوە دیلایەتێکی یان محورێکی بەرامبەر پەیامێکیان بەرامبەر دەسەڵات. پەیامی دووەمیان بەرامبەر حیزبەکانی ئۆپۆزیسیۆنەکەوە بەڕاستی حیزبەکانی ئۆپۆزیسیۆن لەبەر بەرژەوەندی تەستی حیزبایەتی و هەروها بەرژەوەندی عائیلە و خێزانە سیاسیەکانی خۆیان یان کەسیەکانی خۆیان نەیانتوانوە بەرەیەکی جەماوەری بەرفراوان دروست بکەن، بەرەیەکی میلی بێ
پرۆژە هیوا ئاواتی هەموو خەڵک تێدا جێگەی بێتەوە چیتر ئەو بیرکردنی خەڵک و هەروەها بۆ پرۆژەی سیاسی جەماوەری ناڕازی ئەو جارە پەیامیاندا حیزبەکانی ئۆپۆزیسیۆن بکەوە ئێوەش چیتر نوێنەراتی ڕاستەقینی ئێمە ئامادەنا هەروەها ڕێککەوتردووە لەگەڵ حیزبێکی دەسەڵاتدار یان هەردوو حیزبی دەسەڵاتدار بەڵام ئامادە بەرامبەر کاک دکتۆر ڕەعەت دەمەوێت ئەگەر گوێت لە دەنگم بێ بەباشی دەمەوێت سەرنجت لەبارەی هەرێمی کوردستان و عێراق بۆ دوای هەڵبژاردن بزانم پێتان وایە ئەم هەڵبژاردنە چی لە هەرێمی کوردستان و عێراق لەسەر ئاستی هاوکێشە سیاسیەکان چ گۆڕانکاریەک دروست دەکات؟ ئەوەی گرنگە بەڕاستی بزانین لە سەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان هەڵبژاردن بریتینە لە شۆڕشێکی ڕیشەی بریتینە لە ڕاپەڕینێکی چەکداری کەوا دەسەڵاتداران بگۆڕی بریتینە لە ڕاپەڕینێکی شەقام و بتوانین فشار بخەیتە سەر دەستەوەی کەوا هەرێمی کوردستان دەتوانین بڵین عەدالەت ئینتیخابی نییە عەدالەت ئینتیخابی چۆن نییە لەبەرەوەی هەموو حیزبەکان هەموو کاندیدەکان وەکو یەک لە ڕاگەیاندن لە دەسەڵات لە پارە لە هێزی چەکدار وەکو یەک یەکسانینە بەڵکو حیزبی دەسەڵاتمان هەیە ڕاگەیاندن و میدیای زەبەلاحی هەیە بە پارەی نەوت هەروە حیزبی دەسەڵاتمان هەیە هێزی چەکداری هەیە ئاسایشی هەیە دژە تیرۆری هەیە زێرەبانی هەیە پێشمەرکەی هەیە حیزبی شەیەکەوە ئەوانە هیچی نییە حیزبمان هەیەکەوە زۆنی تایبەتی خۆی هەیە دەسەڵاتی خۆی هەیە حیزبمان هەیەکەوە هی خاوەنی هیچ نییە یان کاندیدی سەر بەخۆمان هەیە تەنانەت بەس خاوەن خۆی و هەڵوێستەکانی خۆیەتی کەواتە ئەوانە ئێمە بین بە هەڵبژاردننی 2020 بە فریادڕست تەماشا بکەین واسێگنکەوە گۆڕانکاری ڕیشەی گەورە ئەنجام دەدات و دەرەنجامەکانی زۆر خۆشحاڵ دەبین تێدا و دەتوانین شۆڕشێکی گەورە بەرپا بکەین ئەوانە وانە بۆیە هەموو شتێک حەق خۆی بدرێت گۆڕانکاریەکی لەسرە خۆیە بەڵام لەگەڵ ئەوشدا گۆڕانکاری نییە لە کۆی سیستەمی بەڕێوەبردننیە و وڵاتە هەروەها گۆڕانکاری نییە لە موسساتی دەوڵەت و هەروەها سەربەخۆکردنی موسساتی دەوڵەت بەڵکو ئەوەی کەوا پێشتر هەبووە بە هەمان شێواز بەردەوام دەبی ئەو گەندەڵیانە هەروەها ڕۆڵی پەرلەمان لە چاودێرکردنی و محاسەبەکردنی هەرچەندە عێراق بە بەراورد بە هەرێمی کوردستان زۆر پێشکەوتورە بەڵام لەگەڵ ئەوشدا نەیتوانیوە بیتە تەواو ڕەنگدانەوەی هەموو میلەت و بتوانین تەواو ڕاستەوخۆ بەرژەوەندی باڵاکانی وڵات ڕەچاو بکات بۆیە دەبێ ئێمە لە پێش چاومامیکەوە ئەو هەڵبژاردنە وایە گۆڕانکاریەکی دەکات بەڵام گۆڕانکاریەکانی سەطحینە ڕووکەشینە تەنها دەمچاوگۆڕینە بەڵام لە خودی سیستەمەکە و لە گۆڕانکاری ڕیشەی و چاکسازی ڕاستەقینە زۆر ئەستەمە. سپاس بۆ دکتۆر ڕەعەت ڕەفعەت چاودێری سیاسی و مامۆستای زانکۆ سپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت بینەرانی بەڕێز ئێوەش هەر شاد بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.